نقطة أساسية لچاکسازی لوبرهنان أويا ك بلاني وبرهنان من راجعان دوا وبروجي تريش من إضافة كردوا إما لهول داين بو أوي إما سيستم يك بنجري لدستي وبرهنان تفعيل بكري كإيش إلى سردكري ونقشة وبرهنان دروس بكري بمشي ويا إما دتوانين بلين بروجا بو خلقي شايستدى بلا موضوع أوي كوبرهناري حقيقية جگەلەوەش ئێمە خۆشمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاومان ڕوونترە بۆ تعاملکردن لە داهاتوو لە بواری وەبەرهێنان بە شێوەیە کە شەفافیەتێکی زۆر باش فراهەم بکرێ چونکە خەڵک ئێستا وەبەرهێنەرانی ناوخۆی دەرەکی خەڵکی هەرێمی کوردستانیش دەزانێت ئێمە چ جۆرە پرۆژەیەکمان هەیە و چ جۆرە پرۆژەیەکی ئەلان کراوە لەبەر چاوی خەڵکی ئەمە نقطەیەکی ئەساسیە جگەلەوەش ئێمە لە هەوڵدانی بەردەوام داین بۆ ئەو ڕوتینەی لە پێش پێدانی مۆڵەتێکی وەبەرهێنان بگەینە ئاستێک کە نزیکی مستەوایەکی زۆر وقت بيويز بيتن كبيشتر لوانية تو حدودي أو روتينا حدودي چند مانجي كي خاندمه إما لهول داين أو روتينا كم كينا أو بكينا چند بروجيك وإن شاء الله لو سركوتو دبين لدهاتو طبعا ما باشترين شاك سازي دبي لبواري بيداني بروجيك يو برهنا بيداني مولاتك يو برهنا لما يرى بردو دراسي كرتي كشتوكال مان كردو دراسي بيوستكاني ناو بازار مان كردن جگە لەو 1055 پرۆژەی کە لە مانگی 5 ئێمە ئەعلانمان کردووە و دەستەوە بەرهێنان کە پلانی حکوومەت بوو 162 پرۆژەی تریش دیسان جارێکی ترچوونە سەر ئەو پلانە کە بریتی بوون لە پێداویستیەکانی ناو بازاری هەرێمی کوردستان بریتی بوو لەو فەراغەی کە ئێمە هەمانە لە بینی ئەو هاوردانەی لە دەرەوە هەرێمی کوردستان لە بینی بەرهەمی ناوخۆیی کە لە کوردستانی تاش دەکرێتن ئەو فەراغای کە هەیە و کە گەورەیە پێویستە ئێمە بە پرۆژەی وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ بە تایبەتی ئەو فەراغ کەم کەینەوە تا بگەینە ئاستێک فەراغەکە نەمێنێت